كتماشای قورآن دەکەی خوای گەورە ئەو سیفاتانەی باس کردیا کە ئینسان پێدەستە بەهەشتێ و ئەو سیفاتانەشی باس کردیا کە ئینسان پێدەستە جەهەنەمێ. تەماشا دەکەینێ خوای گەورە لێیانە لەو ئاەتانە باسی ئوسوولەکانی چوونە بەهەشت لەگە ئوسوولەکانی چوونە جەهەنەم. واتە خوای گەورە دەیەوێت پێمان بێتن ئەی ئەو کەسێک کەوا حەز لێ بچێ بەهەشتێ، بەهەشت بە حەز نییە بەڵکو بەهەشت بە جێبەجێکردنی ئەسڵانەیە. ئەی ئەو کەسەی کە دەرێ وەڵڵاهی ئەم نۆ زۆر لە جەهەنەم دەترسێم، ئەو کەسەی دەرێ وەڵڵاهی ئەمن نامێ بچمە جەهەنەمێ، خوای گەورە دەفەرمێ بە قسە نییە بەڵکو ئەگەر بە تەمای لا جەهەنەم دوورکەویەوە دەبێت لەو سفران دوورکەویەوە. یعنی شتەکان گۆترە نییە. تەماشا دەکەنێ خوای گەورە چەر ئەسڵی باز دەکە وەکو ئەسڵە گەورەکانی چوونە بەهەشت. واتە ئەو کەسەی دەیەوێت بستە بەهەشتێ دەبی ئاگەی لەو چاشتەی بیتن. قد أفلح المؤمنون. یەکەم شت خوای گەورە باز دەکە، یەکەم ئەسڵ باز دەکا، خوای گەورە دەفەرمێ ئەو بەهەشتەی کەوا دامانە لە بۆ چییە؟ لە بۆ کەسە چییە؟ کەوا ئیماندار بی. واتە ئەگەر ئیمانت نەبوو چاوت بەهەشت ناکەویتن. واتە ئەگەر هاتوو تەوحید و عەقیدەت نەبوو چاوت بەهەشت ناکەویتن. هەزار نوێژ و ڕۆژی بکەیت، هەرچی بکەیت بەخشی پنا خوای گەورە، هەرچی پیاوەتی و چاکێ بکەیت، ئەگەر تەوحیدی لەگەر نەبوو، ئەگەر ئیمانی لەگەر نەبوو بێ قیمەتە. لەکن خوای گەورە قیمەتی نییە. چونکە بڕۆ تەماشای هەموو ئاەتەکان کە خوای گەورە باسی عەمەل دەکا دەفەرمێ وەهوە مؤمن. خوای گەورە دەفەرمێ بەڵام بەمەرجە چی؟ دەبی ئیماندار بی، دەبی بزانین تەوحید چییە، دەبی بزانین وەلا و بەڕا چییە، دەبی بزانین عەقیدە چییە. واتە ئەگەر لەو ئەسڵی تێنەگەیشت بوو، واتە ئەگەر عەقیدەی مەزبوط نەبوو، ئەگەر تەوحیدەکەی مەزبوط نەبوو، ئەگەر ئیماندار نەبوو قیمەتی نییە. کەواتە یەکەم مەرجی خوای گەورە باز دەکا دەبی ئیماندار بیتن. دووەم مەرج الذين هم في صلاتهم خاشعون. خوای گەورە ئەگەر بە تەمای بەهەشتەی ئاگادار بە دەبی نوێژی بکەیت، بەڵام نەک نوێژی تەقلا، نەک نوێژی بەپەلەپەل، نەک نوێژی لەکوورکردنەوە، بەڵکو خوای گەورە دەفەرمێ الذين هم في صلاتهم خاشعون. واتە نوێژش دەکەن بە خوشوع، واتە نوێژ لە سەخۆ دەکەن. سێم صفەت خوای گەورە دەفەرمێ والذين هم عن اللغو معرضون. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانەش دەبنە میلادی بەهەشتێ کەوا لە لەغوی پشت دەکەن. واتە هەموو کات حەزیان لە مەدرسەی بێسەربەر نییە، هەموو کات حەزیان لە مەدریس و دانیشتنی دنیایی نییە. هەر شوێنێکی قەشمەریات بایە لێ هەرداهاتن دەیان کاکە ئەمە چیمان لەشتانەیە، کاکە ئەخەژ خوای گەورە ئەمە لێ دروست نەکردیە، ئەم بەس دوو قەشمەریات کەوین، ئایا خوای گەورە ئەمە لێ حادث کردیە. فەرمی ئەو کەسەی بە تەمای بەهەشتەیە دەبی لەو مەدریسان دوورکەوتەوە، دەبی لەو برادران دوورکەوتەوە کەوا سەوڕ لە دوو قەشمەریاتینە. ئەوە سێم صفەت. چارەمش خوای گەورە فەرمێ والذين هم للزكاة فاعلون. خوای گەورە فەرمێ چارەم صفات کەوا لە ئەهلی بەهەشت دێتە جێ چییە؟ زەکاتی ماری خوای گەورە دەن. واتە چڕۆک نینە، واتە کەسەکن تەسلیمی ئەمری خوای گەورە بووینە. ئەگەر چی پاریان لەکەن خۆشەویستە، بەڵام دەرێن مادەم ئەمری خوای گەورەیە ئەمە تەسلیم دەبن. خوای گەورە دەفەرمێ ئەوە چییە؟ ئەسڵە گەورەکانە. هەر کەسێک ئەوانەی لێ هاتە جێ دەکاتێ چاوەڕێ چ بکاتن؟ ئولائیکە هم الوارثون. خوای گەورە فەرمێ ئەوە چنە؟ ئەوانە میراگری بەهەشتینە. الذين يرثون الفردوس هم فيها خالدون. حتى دەبینێنەوە خوای گەورە بەنسیبمان کات. ئەدی ئینسان بەسەر ناو جەهەنەمێ. ها خوای گەورە فەرمێ چێ؟ ما سلككم في سقر. ئەی جەهەنەمینە ئەنگولۆس ناو جەهەنەمێ چتان دەکرد ئەنگۆ چ شتێک هەبوو؟ یعنی کێشەی ئەنگۆ چ بوو؟ ئەنگولۆس کەت ناو جەهەنەمێ لەبەرچی؟ تەماشاکە قالوا دەرێن چێ؟ لم نكن من المصلين. والله ئەمە نوێژمان ناکرد. سبحان الله. والله ئەو کەسەی کە نوێژی ناکاتن، والله ئەو کەسەی کەوا نوێژەکانی دەچیتن دەبی زۆر بترسێ لەبەری یەکەم جوابی جەهەنەمی چییە؟ قالوا لم نكن من المصلين. والله ئەمە نوێژمان نەدەکرد، والله ئەمە فشەمان بە نوێژ داهات، گاڵتەمان بە نوێژ داهات، کردم ئەنگۆ نوێژ چییە؟ خوای گەورە پەناماندا. تەماشا دەکەینێ لم نكن من المصلين یەکەمە لێرە چییە؟ تەماشا دەکەین لەگەر ئەوەی في صلاتهم. کەواتە تەماشاکە خوای گەورە نوێژی بکە شوێنت بەهەشتە، نوێژت نەکە شوێن جەهەنەمە. ئێوە دیارە شتەکە کوردی ناو جەهەنەمێ. تەماشاکە ولم نكن نطعم المسكين. دووەم صفاتی ئەهلی جەهەنەم چ بوون؟ ولم نكن نطعم المسكين. دەیانگۆ والله ئەمە نانی فەقیر بەهەژەمان نەددا، والله ئەمە درمان بە فەقیر نەدەسووتا، والله خێر و سەدەقەمان ناکرد. تەماشا دەکەی ئەو صفەتە ڕەزیلی و پیسەی کەوا سەدەقە و زەکات نەدەتن ڕێک صفات أهل دوزخة. لو تمشى لكينه دوم صفات ولم نكن نطعم المسكين يكسان لقتسي هم للزكاة فاعلون. واتا الزكاة صدقي بدا شوين بهشتا أجر ندا شوين تيا جهنم. تمشاكا وكنا نخوض مع الخائضين. سين صفات أهل دوزخ سي خواجة فرميتن. أما
حزم لە قەشبەریاتی بوو دائما دەچنێ ئەو مەسانێکەوە قەشبەریات بوو فشەمە بە ئەوەدا کردە ماگە فشێ دنیا فشێ جێخۆ مەدێ لەو مەدرس لە ئەو مەدرسی تەنها مەدرسی قەشبەریات تەنها مەدرسی سوکایەتیکردن تەنها مەدرسی دنیا جۆما لێ نەبوودا خوای گەورە سەری پێغەمبەر خوا عەلەیهی السلام المهم ئەمە چمان دەکرد بە دوو حەزی خۆمان دەکەتی حەزمان لە مەدرسی ڕابواردنی بوو حەزمان لە قەشبەریاتی بوو سەیەم صفات چییە وەکونا نەخوض مع الخائضين ڕێک یەکسان لەگە چێ یەکسانە لەگە چێ والذین هم عن اللغو معرضون تەماشاکە خوای گەورە دەفەرمێ ئەگەر بە تەمای بەهەشتێ دەبی لە مەدرسی دنیای دوورکەویەوە واتە ئەگەر چوێ مەدرسی دنیای چاوەڕێ چ بکە چاوەڕێ سەقاری بکە وكنا نكذب بيوم الدين صارم صفاتيا اصلا برام بدين هنا بو توحيد ما توحيد سدا ما عقيدتيا قش ما بدين دهات وتي خوتا ما توحيد مشروكيه توحيد توحيد لو خبر لا لا توسي بهشتي قالبا قش مشتان دهات ريك يكسان لقتسي يكسان لقت قد افلح المؤمنين واتا اجر ايمان دار بشوين بهشتا برام اجر برواد بدين نبو اجر توحيد عقل نبو شوين جهنم لو او كسي كوا ديويتن بستە بەهشتێ دەبی ئاگەی لەو سیفاتانە بیتن و ئەو کەسەشی دەیەوێتن لە جەهەنەم دوورکەوتەوە دەبی ئاگەی لەو سیفاتانە بیتن خوای گەورە پەنامانداتن